قایمقامی قەزای ناوەندی سلێمانی بە فەرمی بڕیاری قەدەغەکردنی کیسی نایلۆنی دەرکرد و ماوەی 10 ڕۆژیشی دیاری کرد تا بە کیسی کاغەز جێگای کیسی نایلۆن پڕ بکرێتەوە و لە دوای 10 ڕۆژەکە لیژنەکانی قایمقامیت سزای هەر نانەواخانە و سەمونخانەیەک دەدەن کە کیسی نایلۆن بەکار بهێنێت. ئاواد محەممەد هانی کۆمپانیەکانیدا تا کێبڕکێ لەسەر بەرهەمهێنانی زەرفی کاغەز بکەن بە نرخێکی هەرزان و کوالێتێکی باش. و ئەمڕۆژ لە کۆبوونەوەیەکمانە بە حزوری ئەم بەڕێزانە لەگەڵ بەشێک لە خاوەن سەمونخانە و نانەواخانەکانی شاری سلێمانیە لە ڕێگەی ئەوانیشەوە ئەم بڕیارە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە مۆڵەتی 10 ڕۆژمان داناوە. گرنگەوەی ئێمە لە دوای 10 ڕۆژی تر نایڵن چیستی نایلۆن بەکار بێنرێت بۆ مەبەستی گواستنەوەی نان و سەمون و لە دوای 10 ڕۆژی تر هەموو تیمەکانمان ئاگادار کردوێتەوە بە دوواداچوونی وردەکان و هەر کەسێکی سەرپێچی کرد ڕێکاری یاسایی لە دژی ئەگرینە بەر. ئەمە فرسەتێکی باشە بۆ ئەوانەی کە ئەم کارگانیان هەیە بۆ ئەوانەی کە کار لەم جۆرە بازرگانیە ئەکەن و سبەینێ جۆرە لە منافەسە لە نێوانیانە دروست بێ و بە کەمترین نرخ بگاتە دەستی هاوڵاتیان. ئێمە ڕێگە بە زیادکردن و دەستکاریکردنی نرخی نان و سەمون ناین بە هیچ جۆرێک. پسپۆڕانی بواری ژینگە و ڕێکخراوە ژینگەیەکان پەسەندی بڕیارەکەی قایمقامێتی سلێمانی دەکەن و دەڵێن ئەم بڕیارە ژینگەی هەرێمی کوردستان و تەندروستی هاوڵاتیان دەپارێزێت. لە ئێستاە لە زۆربەی شار و شارۆچکەکان تەنها نایلۆن بەکاردیە، بەڵام وەکو تەجروبە لە هەندێک شوێن کاری لەسەر کراوەکە کیسی نایلۆن و کاغەزیش بەکاردیە. بۆ نمونە لە قەزای چەمچەماڵ بڕیاریش نییە، بەڵام هەندێ نانەوەخانە هەیە بەکارهێنێ. ومێدەوانین ببێتە بڕیار وە لە هەمان کاتشا بۆ ئەوەی کە هاوڵاتیان دەستیان بکەوێت یاخود فرۆشگاکان دەستیان بکەوێت حکوومەت کار بکات کە کارگەی کیسی کاغەز دابین بکات. کە لە ماوەیەکی کورتدا با بڵێن هیچ بەکارهێنانی کیسی پلاسیک نەمێنێ بە تایبەتی بۆ بردنەوەی نان. ئەمە کارێکی زۆر بەجێ و پیرۆزە و لە ڕووی زانستیەوە من بە هەموو شێوەی پشتیوانی لێ ئەەکەم. ئەمڕۆ من بە دڵنیاییەوە پێیان دەڵێم بەشێکی زۆری ئەو نەخۆشیانەی کە ئەمڕۆ ڕووی لە مرۆڤ کردووە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ مادەی پلاسیکی. وەزارەتەکانی تەندروستی و ژینگەی عێراق بە هاوکاری ڕێکخراوی یونیسێف بە ئامانجی ئەوەی هاوڵاتیان لە جاتی زەرفی نایلۆن زەرفی کاغەز بەکار بهێنن هەڵمەتێکیان دەست پێ کردووە. هاوکات سەرپەرشتیارانی و هەڵمەتە دەیانەوێت لا سەرانسەری عێراقدا هەڵمەتەکەیان فراوان بکەن و بۆ جێبەجێکردنی کارەکانی هەڵمەتەکەیان وەکو یەکەم پارێزگاش دوای بەغدا پارێزگای سلێمانیان دیاری کردووە و بڕیار وایە لەو چوارچێوەیەدا چەند چالاکیەک ئەنجام بدەن. ساڵانە کۆمپانیەکانی نایلۆن 5 تریلیۆن کیسەی نایلۆن بەرهەم دەهێنن کە زیاتر لە 150 ئەو نایلۆنانە تەنها بۆ یەک جار بەکار دەهێنرێن. بەپێی راپۆرتێکی ناشناڵ جیۆگرافیک شیبوونەوەی مادەی پلاستیکیش زیاتر لە 450 ساڵی پێویستە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.